بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانە ئەمشەو بەرنامەی ڕاهەندتان پێشکەش ئەکەین. سەرەتاش دووری خوا لەسەر محەممەد پێغەمبەری ئیسلام بێت کە سبەینێ مەولودەکەیەتی، ئەو پێغەمبەرەی کە خەڵکی هاندا بۆ جێبەجێکردنی پەیامی قورئان کە هەموو مرۆڤایەتی بە دادپەروەری بژیت، تێیدا کە بتوانێت هەموو مرۆڤێک شایستەی ژانی مرۆڤێک کە خوا پێی بەخشیوە. هیوادارین هەمومان بتوانین لەسەر ئاکار و ڕەوشتە بەرزەکانی گرنگجی بە ڕێگاکەی بدەین و گرنگجی بە مرۆڤایەتی بدەین. ڕەهەندی ئەم شەو گفتوگۆەکەین لەسەر ئەو خوێندنەوەی دووەم یاخود ئەو خوێندنەوانەی کە بۆ درێژکردنەوەی ماوەی تەمەنی پەرلەمانی کوردستان هەیە. گفتوگۆی جۆرا و جۆر لە ماوەی ڕابردوو هەبوو، تەنانەت نوێنەری نەتەوە یەکگرتوەکانیش هاتە ناو بابەتەکە و لیژنەی فەنی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ دروستکرابەوەی لایەنە سیاسیەکان بگەنە دەرەنجامێک لەسەر میکانیزمی هەڵبژاردن. دوای ئەوەی کە وادەی خۆی تێپەڕان، ئێستا گفتوگۆی گەرمی پەرلەمان و شەقامیش درێژکردنەوەی ماوەی پەرلەمانە. هێز و لایەنە سیاسیەکان بۆچی ئەیانەوێت تەمەنی پەرلەمان درێژکەنەوە؟ بۆ وەکۆی وترێ بۆ موچەی خۆیانە یاخود بۆچی گەیشتە ئەمڕۆ؟ ئەم شەو ئەم بابەتە تاوتوێەکەین لەگەڵ بەڕێزان. ڕێز بەڵام بۆ محەممەد ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بەخێربێ کاک بەڵام. زۆر سپاس. هەروەها بەڕێز جەلال محەممەد بڕیاردەری لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان، بەڕێزیشتان بەخێربێن کاک جەلال. کاک بەڵام، هۆکاری درێژکردنەوەی ماوەی یان ئەو خواستەی کە هەیە بۆ ئەوەی کە تەمەنی پەرلەمان درێژکرێتەوە بۆچی؟ بەنای خی بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایە دیارە ئەم بابەتانە توانم بڵم لە یعنی قەبارەی خۆی زیاتر گەورە کراوە. لەبەرەوەی ئەمە هەر بۆ یەکەم جار نییە کە خولی پەرلەمان درێژەکرێتەوە. ئێستا خولی پێنجەمە، 4 خول لەمەوە پێش 3 خولیان کە ماوەکەی درێژ کراوەتەوە. هۆکاری خۆی هەبووە، ئەم خولەش کە داوا ئەکرێ هۆکاری خۆی هەبووە و هۆکاری شەیە، دیارترین هۆکار بۆ ئەوەی کە ئێمە بڵین ئەم خولەی پەرلەمان بۆچی درێژ ئەکرێتەوە. ئێمە هەر هەمومان ئەزانین هەر لە سەرەتای بڵاوکردنەوەی نەتیجەکانی ئەم خولەی پەرلەمان، خولی پێنجەم، گلەی و گازندەیەکی زۆر زۆر لە ناو خەڵکدا دروست بوو کە یەکێتی و پارتی تەزویریان کردووە، کە مرد و دەنگی داوە، کە یعنی ئەنوا و ئەشکاڵ لەو بابەتانە کە لە سەداسی خەڵک شوتە سەر سندوقەکانی دەنگدان. ئەمە کۆمەڵێک گرفت لەم بابەتانە. ئەمە یەکێکە لەوەی کە یعنی ئیتر لێرەدا هەڵوێستەیە لەسەر ئەمە بکرێ و هەوڵ بدرێت زەمینەیەکی لەبار دروست بکرێت بۆ ئەوەی ئەو خەڵکانەی کە مافی دەنگدانیان هەیە پشت سار نەبن لە دەنگدان و بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان بدەن بەو لایەنەیان بەو قەوارەیەی کە خۆیان بە شایستەی ئەوەی ئەزانن کە حکومڕانیان بکە. ئێمە پێویستمان بەم هەنگاوە هەیە، پێویستمان بە نوقتەی دەستپێکردن هەیە. ئەگەر ئێمە ئێستەشنەکەین ئەم هەڵبژاردنەش هەم دیسانەوە بکرێتەوە، دووبارە خەڵک نەڕاتەوە سەر سندوقەکانی دەنگدان و دووبارە گلەی و گازندە هەبێ، کەواتە لە خولی دوای ئەم خولە بە هەمان شێوە هەر ئەم کێشانە دروستە بێتەوە. و ئێمە نابێت لە بیرمان بچێ لە هەرێمی کوردستان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە ئێستادا کارانیە و تۆ تا ئەم کۆمیسیۆنە کارانەکەیتەوە هەڵبژاردن چۆن ئەکرێ؟ باشە، یعنی ئەمەش یەکێکە لە گرفتەکان کە بە هەمان شێوە تۆ ئەبێ یعنی کاری بۆ بکەی بۆ ئەوی کۆمیسیۆنەکە تازە بکەیتەوە و کۆمیسیۆنەکەش کارەکانی خۆی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن جێبەجێ بکە. و لە بیریشمان نەچێ سەیرە یعنی خەڵک ئەگەر تۆ داوای ئەوە بکەی بڵێ بە تۆماری دەنگدان پاک بکرێتەوە. لە دیاری کراوی منەمەوە پرسیارە لە بەڕێزت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لەگەڵ درێژکردنەوە بێت و کە گەیشتە ئەو قۆناغی کە نەتوانن لە کاتی هەڵبژاردنی پەرلەمان بگرێت، مبەررەکانی یەکێتی چین کە بەڕێزت ئەندامی فراکسیۆنی یەکێتی؟ وەکو پێت ئەڵێم ئەمە نەک هەرێکێت، یعنی لایەنەکانی کە با بێن بڵێن ئێمە نەبووین کە لە کاتی نەتیجەی هەڵبژاردننی خولی پێنج جاوتومانە
مرد و دەنگی داوە تەزویر کراوە کێشە کراوە چی ینی ئەم بابەتانە هەمووی باس کراوە ئەم بابەتانە پێویستە تۆ ڕۆژێک لە ڕۆژان خاڵێکی دەستپێکت هەبێ بۆ ئەوەی ڕێکیان بکەیتەوە بۆ ئەوەی خەڵک متمانە بەوە بکە کە دەنگەکەی نافەوتێکە ڕاتە سندوقی سەر سندوقی دەنگدان دەنگ نەدراوە لە جێگەی ئەو کەواتە تۆ پێویستت بەوە هەیە تۆمارێکی دەنگدەری پاک و بێگەردت هەبێ و ئەگەر ئێستا تۆ لەگەڵەوە بیرەکەیتەوە هەندێک و ئاڵێ باشە تۆماری دەنگدانی هەرێمی کوردستان نە تۆماری دەنگدانی بەغدا ئێ باشە وەرە تۆ فەرقیش لە بینی ئەما ببینە و چۆنێتی سیستەمی هەڵبژاردن بەڵێ بە دڵنیایە فەرقێکی زۆر زۆریش هەیە و تۆ ئەگەر سیستەمی یعنی سیستەمێکی باشی هەڵبژاردنت هەبێت تۆ شەرت نییە لەسەر یەک سیستەم ڕێک کەوتی وتت یەک باز نەبێ دوو باز نەبێ فرە باز نەبێ ئیتر هەر ئەوە بێ ئەی تۆ توانی گۆڕانکاری بکەی ئەگەر لە سیستەمی لە جۆرە سیستەمێک سەر نەکەوتی بیگۆڕە بۆ سیستەمێکی کە خۆ ئەم سوڵتە و دەسەڵاتە تا سەر بۆ هیچ کەسێک نابێ بەڵام گرنگەوەیە ئەوانەی کە کار ئەکەن کارێکی باشکەن بۆ ئەوەی کار ئاسانی بێ بۆ ئەوەی لە دوای ئەوان کە دێنە سەرکار ئەو گرفتانەی کە ئێستا هەیە بەجێ نەمێنێ بۆ ئەوان و گرفتەکان چارەسەر بکرێت زۆر باشە گفتوگۆی زیاترەکەین کاک جەلال بەڕێستان بڕیاردەری لیژنەی یاساین هۆکاری درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان بۆ چی گەڕێتەوە کە بە دیاریکراوی پارتی و یەکێتی و گۆڕان تۆمەتبارەکرێن بەوە بەناوی خوای گەورە سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرەکانتان سڵاو لە هاوڕێ و هاوپیشەم جەنابی کاک باڵام بۆ دیارە ئەم بابەتی درێژکردنەوەی پەرلەمان ئێمە لە پەرلەمانی کوردستان سەرجەم فراکسیۆنەکان و ئەتوانم بڵێم زۆرینەی زۆری فراکسیۆنەکان بەداخەوە نەمانە خواست بگەینە ئەم ڕۆژە و پەرلەمانی کوردستان تەمەنامانە کرد لە وادەی خۆی هەڵبژاردن ئەنجامدا بەڵام بەداخەوە دیارە دۆخێک دروست بوو ئەو دۆخە بە شێوازێک بوو کە کاک باڵام بۆ ئاماژەی پێیا کە گلەیەکی زۆر لەسەر قانونی ئینتیخابات هەبوو لەسەر با بڵین تۆماری دەنگدەران هەبوو لەسەر کۆمەڵێک گرفت هەبوو کە لایەنە سیاسەکانیش لە بینی یەکتریا کێشەیان هەبوو بۆ ئەم مەبەستە نەتوانرا کۆدەنگیەک لەسەر هەمواری یاسای ئینتیخابات و هەروەها کاراکردنەوەی کۆمیسیۆن دروست بکرێت کە بە چ میکانیزمێک کار بکرێت و ئێمە گەشتینە ئەم ڕۆژە کە گەشتینە ئەم ڕۆژە ضرورەتی درێژکردنەوەی پەرلەمان چییە ئەوە هیچ لەلایەک ئێمە تەمەنامان ناکرد بگات ئێرە ئێمە ئەگەر ئەم ڕۆواتە پێش شەشی یانزە تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ نەکەینەوە پەرلەمانی کوردستان بە هەڵوەشاوە ئەژمارەکرێت سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە هەڵوەشاوە ئەژمارەکرێت هاوکات حکوومەت دەبێتە حکوومەتێکی کاربڕێکرد لە هەمان کاتە ئێمە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانمان نییە کەواتە بۆی ئینتیخاباتێک بکەین دەبوو پەنابەرینە بەر حکوومەتی عێراقی و حکوومەتی مرکز داوایان لێ بکەین کە ئەوان بێن جارێکی تر پەرلەمان بۆ ئێمە بنیاد بننەوە بۆ ئێمە بۆ خۆشمانە زانین بارودۆخی عێراق بارودۆخێکی خراپە و بارودۆخێکی ناسەقامگیرەوە بۆ خۆیان لە ناو قەیرانێکی گەورن ئێمە چارەنووسی هەرێمی کوردستان ڕادستی جارێکی تر عێراق بکەینەوە ئەمە مەترسیەکی یەکجار گەورەیە بۆیە من پێم وایە کە تەکی دەکەمەوە لەسەر ئەوەی درێژکردنەوەی پەرلەمان لەلایەن زۆربەی لایەنە سیاسەکان کارێکی نەخوازراوە نەمان ئەویست بگەینە ئەم ڕۆژە بەڵام کە گەیشتوین بەم ڕۆژە درێژکردنەوەی پەرلەمان من پێم وایە کارێکی نیشتیمانیە چونکە بە درێژ نەکردنەوەی گرفتگەلێکی گەورە بۆ مؤسساتەکانی هەرێمی کوردستان دروستە بێ و گرفت بۆ مؤسساتەکان دروست بوو قەوارەی هەرێمی کوردستانەکەوێتە مەترسیەوە و قەوارەی هەرێمی کوردستان کەوتە مەترسیەوە بە بێ جیاوازی هەمومان دەکەوینە مەترسیەوە بۆیە ئێمە بەش بە حاڵی خۆمان لە بزوتنەوەی گۆڕان و تەکیدم فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش پەنا براوەتە بەر درێژکردنەوە لە هۆیەکانی دەرچواندن لە یاساکە بە ڕوون و ڕاشکاوی هاتووە کە ئێمە پێش ساڵێک واتە پێش خولی پاییزە کە سیویەکی 2023ەکە پێویستە بە بڕگەیە کاتووە هەڵبژاردن ئەنجام بدرێت و پێویستە تۆمارێکی دەنگدەرانی خاوێن ئامادەکرابێ و پێویستە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان هەڵبژێرێتەوە و ئێمە بە کوردیەکەی ئەمە نەخینە دەستی حکوومەتی عێراقی لە دەستی خۆمان بێ کە هەڵبژاردنێکی خاوێن بکەین بە ئیتیفاق و سازانی لێوان لایەنە بۆ پێشتر قسەیەکێکە بۆ چی پێشتر لایەنە سیاسەکان نەگەیشتنە دەرەنجامێک کاک جەلال حقیقەتەوەی ئێمە بەداخەوە تەنانەت وەکو لە پێشەکەوتم بلاس خارد زەختی کرد لە کۆبنەوەی سەرۆکایەتی هەرێم و حزبەکان بە تەکید ئەم بابەتە بابەتێکە خۆزگا نەگەشتایە ئەوڕۆ بەڵام چۆنەڵی ناتەندروستی عیلاقەی نێوان لایەنە سیاسیەکان لەو دۆخەی ڕابردوو و تاوەکو ئێستش
وای کرد ئەوە نەتوانرێت قانونی انتخابات هەموار بکرێ کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان هەموار بکرێ ئەمە گرفتێکە کە ئێمە درکی پێەکەین تەمەنامانە کرد ئەم گرفتە نەبووایە بەڵام کە هەبوو ئێستا ڕێگە چارەیەکی ناچاری ئەوەیە کە تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە و مودەیەکیش درێژکراوەتەوە کە ساڵێکە واتە لە ساڵێک زیاتر نییە و لە بڕگەی دووەمە هاتووە کە پێش ئەو ساڵە یعنی نابێت ساڵەکە تەجاوزکە کە دەبێت انتخاباتی هەرێمی کوردستان بکرێت بە تۆمارێکی دەنگدەرانی نوێ بە کۆمیسیۆنێکی نوێ و تا ڕادەیەک بە سازان لەسەر قانونی انتخابات کەواتە لە ئێستادا هیچ ڕێگە چارەیەک نییە جگە لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و لەلایەکی تر ئێمە لە بین دوو بەرداشین لە ڕاستیە ئەوەی کە پێی وایە بە ناچاری دەبێت پەرلەمانی کوردستان درێژکەینەوە ئەوەشی کە پێی وایە ئەمە ڕێکارێکی نایاسایی و نالۆژیکی و نامەنتقیە و با بڵین کۆمەڵێک جوملەی تر ڕیزەکەن من لە بەڕێستە پرسم هەر کەسێک پێی وایە کە پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی چۆنەڵی نایاسایی و نالۆژیکیە لە 6 بەدواوە خۆ زۆر ئازادە دەتوانێت ئیستیقالە بکە بچێتە ماڵەوە لە پەرلەمانێکی وا دانانیشێ بۆی لایەنی کەم ئەو هێزولایەنانەی کە لە ناو پەرلەمانن هەست بەوە بکەن کە فراغێکەیە و پەلە بکەن لە ڕێکەوتن و سازان لەسەر قانونی انتخابات و بۆ ئەوی بتوانین هەڵبژاردنێکی تەندروست لە وادەی خۆیدا ئەنجام باشە کاک جەلال ینی زۆر ڕەخنە لە بەڕێستان یعنی ئەو برادرانی کە لەگەڵ ئەوەیان یان واژۆیان کردووە ڕەخنەتان لێ ژیرا باز لەوە کرێ کە ئەمە مەبدە و کاری ڕەوانشار نوێشەڕا مستەفا نەبووە کە بەڕاستی تەنانەت باز لەوە کرێت کە لەسەر مانگونیوێک درێژکردنەوەی پەرلەمان لە خولی سێمە لە دادگای فیدراڵی عراقی سکاڵای تۆمار کردووە بۆچی ئێوە گەیشتنەوە دەرەنجامە لەبارەی ئەو ڕەخنەیە خودچیاڵێن بەتەکید ئێمە بڕیارەکە بڕیاری جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە وەکو سەرتاوتم نەمان ئەخواست و لەگەڵ نەبووین و ئێمە لە فراکسیۆنی گۆڕان 2 ساڵ پێش ئێستا پرۆژه یاسامان تەقدیم کرد بۆی ئەم بابەتە معالەجە بکرێ بەڵام بەداخەوە بە هەند وەرنەگیرا بەڵام دواتر بە لە بەرچاوگرتنی بارودۆخی هەرێمی کوردستان و ناسەقامگیری عێراق و مەترسی لەسەر قوارەی هەرێمی کوردستان و موسسە دەستوریەکانی هەرێمی کوردستان بە ناچاری مەجبورین شان بینە ژێرباری ئەوە چونکە بزوتنەوەی گۆڕان هەم بە قیادەی کاگنە و شیروان و هەم بەشێکی زۆر لەو شۆڕژگێڕ و تێکۆشەرانەی کە لە ڕابردوو کاریان کردووە بە دیهێنانی مافی میلەتەکەمان و ئەو قیادەی بزوتنەوەی گۆڕان بەشێکی زۆریان هەم کە سوکاری نزیکیان لە دەستداوە هەم بەشێکی لە جەستەیەک خۆیان لە دەستداوە کات تەمەنی گەنجێتیان لە دەستداوە لە پێناو ئەم هەرێمە و ئەم قوارەی هەرێمی کوردستانە ئێستا ناچنە ژێرباری ئەوەی مەهماکان ئەگەر گلەیش بێتە سەر بزوتنەوەی گۆڕان ناچنە ژێرباری ئەوەی کە هەرێمی کوردستان بکەوێتە مەترسیەوە و قوارەی هەرێمی کوردستان و موسسە دەستوریەکان کە بە خوێنی هەزارەهان شەهید بەرهەمێنراوە بکەوێتە مەترسیەوە چونکە من دڵنیاتەکەم جیاوازی ئەم خولە لەگەڵ خولەکانی پێشوو ئەوەیە ئێمە لە ئێستاە کۆمیسیۆنمان نییە باشە کە پەرلەمانیش بە هەڵوەشاوە ئەژمار کرا کۆمیسیۆنی شتنیەکی هەڵبژاردنت بۆ ئەنجام بە ئەو کاتە بە ناچاری دەبێت بگەڕیتەوە بۆ بەغدا داوای لێ بکەی پێی بڵی وەرە هەڵبژاردنیەکەم بۆ ئەنجام باشە بۆی ئەنجام نەدای پەرلەمانەمێنیتەوە بە دیاریکراوی لای ئێوەکو پەرلەمانتارێکی بزوتنەوەی گۆڕان یاخود بڕیاردەری لیژنەی یاسایی ئەو هۆکارە سەرچانە کامانە بوون کە هێزولانە سیاسەکان لەسەری نەگەیشتە دەرەنجامێک بۆی بتوانن لە کاتی خۆیان هەڵبژاردن بکەن ینی نقطە ڕئیسیەکان کامانە بوون لە ڕاستیدا بەداخەوە ماوەکانی پێشوو ئەوەی چۆنەڵی جەدەلی نێوان لایەنە سیاسیەکان بوو لەسەر قانونی انتخابات لەسەر میکانیزمی ئەو میکانیزمانی کە لە قانونی انتخابات دیاری کراوە لە بابەتی بازنەکانی هەڵبژاردن کە چەند لایەنێکی سیاسی لەگەڵەوە بوون کە بازنەکانی انتخابی فرەبازنەی بێواتە لە بازنەیەک زیاتر بێ و لە مقابلی شاهەبوو پیوا بوو کە دەبێ یەک بازنە بێ یا بە جۆرێکی تر کە ئەمە لەسەر بازنەی انتخابی گرفتە بوو لەسەر کورسی کۆتاکان جارێکی تر گرفتە بوو کە دیسانەوە هەندێک لایەنی سیاسی بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەوەندەی من ئاگدار بم و زۆربەی لایەنەکانی تریش لەگەڵەوە بوون کە کورسی پێکهاتە نەتەوایەتیەکان پێویستە بە شێوازێک ڕیزبەندی بکرێت کە هەم تعبیر لە ئیرادە و ڕێی ئەو پێکهاتە نەتەوایەتیە 100% بکە و هەم نەچێتە ژێر ڕکێفی لایەنێکی سیاسی دیاریکراو بۆ ئەم مەبەستە ئەمەش دیسانەوە خاڵێکی جەوهری و گرنگ بوو کە گرفت هەبوو لە نێوان لایەنە سیاسیەکان و هەروەها تۆماری دەنگدەران و میکانیزمی
قانونی کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان و کارکردنیان چەند ڕێیەکی جیاواسە بوو لەوانە هەندێک پیان وابوو کە دەبێت ئەم کۆمسیۆنەوەکو خۆی کارا بکرێتەوە هەندێک پیان وابوو کە دەبێت لەلایەن هەندێک دادوەری سربەخۆوە بەڕێوە برێ هەندێک پیان وابوو کە بەرمەبنای ئیستحقاقی ئینتیخابی نوێ جارێکی تر ئەبدەیت بکرێتەوە کۆمسیۆن هەموو ئەمانە گرفتگەلێک بوون بەڕاستی لە ناو خۆی هەرێمی کوردستان و لەسەر میکانیزمی ئینتیخابات وە بەلایەکی تر ئێمە لە عێراقیش بەداخەوە ئینتیخاباتێک ئەنجام درا بۆ کێشمەکێشی نێوان لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی لەسەر پۆستی سەرۆک کۆمار وە چەندین کێشەی تر هەبوو هەموو ئەم کێشانە پێکەوەتی هەڵکێش بوون وای کردبوو ئێمە نەتوانین دەرگایەک دەواازەیەک نەبوو بۆ ئەوەی بتوانین لە پێش 11 ئینتیخاباتکەین کە ئەمە بەداخەوە نەمانە خواستوە تەمەنامان ناکردوە من پێم وانی ئەمە ویستی هیچ لایەنێکی سیاسی بێت کە بخوازێت تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە ئێمەش تەمەنامانە کرد 4 ساڵ جارێک لەم هەرێمە بتوانین ئینتیخاباتێکی پاک و بێگەرد ئەنجام بین بەڵام کە ئەنجام نەدراوە لە ڕاستیدا ناکرێ خۆمان ئەفلیچکەین و چۆن ئەڵەی مەسیری میلەتەکەمان بخەینە دەستی عێراق جارێکی تر کە ئێمە دەزانین لە ڕابردوودا چەند گرفتمان هەبووە ئێمە لەسەر ناوچە جێناکۆکەکان گرفتمان لە سگەڵ حکوومەتی مەرکەز هەبووە هەر لەگەڵ دادگای فیدراڵی هەبووە دادگای فیدراڵی لە 3 کاتی جیاوازە 3 بڕیاری جیاوازی لەسەر با بڵێ ناوچە جێناکۆکەکان داوە چۆن ئەکرێ ئێمە چارەنووسی پەرلەمان و موسسەکانی حکوومەت هێرمی کوردستان جارێکی تر تەسلیم بە تاریکی و ڕادستی عێراق بکەینەوە ئێستا هاتوین بەداخەوە بە ناچاری لەگەڵین کە تەمەنی پەرلەمان درێژکەینەوە کە تەمەنامان ناکرد درێژکرێتەوە لەگەڵ ئەبین لەم ساڵە هەمومان شانبەشانی یەکتر ئەو کێشانە کە هەیە چارەسەری بکەین و بتوانین تەمەنی پەرلەمانی کوردستان لەو مودەی کە دیاریکراوە کەمتر لە ساڵێک بتوانین ئینتیخاباتێکی باش ئەنجام بدرێ و لە ئێستا بەدواوە ئەم نەریتا دووبارە نەبێتەوە کە تەمەنی خولەکانی پەرلەمان درێژ بکرێتەوە. زۆر باشە گفتوگۆی زیاتری لەسەرەکەین کاک باڵام بۆ چەند ڕۆژێکە لە کاتی گفتوگۆکانە قسەیەکی تۆ هێنرێ و ئەبرێ لە سوۆشال میدیا باز لەوە کرێت کە تۆ وتوتە ئێمەش ماڵ و مناڵمانەیە و حەقی خۆمانە درێژیکەینەوە تەمەنی پەرلەمان پێویستمان بە موچەیە بەڕاستی ئەو قسێ کراوە و ینی تەفاسی لە بابەتە چییە؟ ئیفلاسێکی زۆر گەورەیە بۆ کەناڵێک و بۆ سۆسیال میدیایەک کە تۆ کاتێک بە تەکلیف بە پاڕانەوە میوانێک داوەتی کەناڵەکەی خۆتکە یعنی تۆ بزانی کەناڵەکەت ناخوێنەوە بەس لە ڕێگەی ڕەفیق و دۆست و برادەرەوە تەکلیفکەی بپارڕیتەوە میوانەکە بەریتە بەرنامەکە بەس لە کاتێکدا لە بەرنامەکەدا بزانی بەرنامەکە بە قازانجی خۆت ناشکێتەوە هەستی بەرنامەکە ببڕیت باشە و بە هەوەسی خۆت بۆ ئیسفادی خۆت یەک لایکەیتەوە ئەوەی لەو بەرنامەیە وتراوە باسی موچەکراوە موچە مافی هەموو کەسێکە کە کار بکە ئەمە شتێکی یعنی شتێک نییە مندام نابێ باشە لەبەرەوە تۆ گەر بڵێ موچە مافی هەموو کەسێکە کار بکە ئایا ئەمە گوناحە ئەی بۆ بڵێ کە پەرلەمانتار پێویستە موچەی هەبێ گوناحە کەس ئەتوانی بە بێ بەرامبەر کار بکە نا تۆ من ئەگەر پەرلەمانتاریش نەبم کرێکار بم پێویستە موچەیەکم هەبێ یعنی ناکرێت تۆ بڵێ وڵا کرێکارێکیش بەبێ موچەکار بکە ئەی باشە بۆ کاتێک موچەی ئەگەر چینێ توێژێک نەدرێ مەعارەزە ئەچێتە سەر جادە و هاوارەکە باشە بۆ دێن خول پەنابنە بەر باسی بابەتێک کە تۆ داوا بکەی بڵێ من ئەو جوملەیە وتووە کە وتومە موچە مافی هەموو کەسێکە خۆ هەشە لە بەرنامەکە یعنی ئەوان نەگەر ڕازگۆ بوونایە پەتی درۆبەری کورتە بینایەک لەسەر درۆ دروستیکەی ئەڕوخەیە باشە لەبەرەوە تۆ بەو شێوەیە باسی بکەی ئەوان بێن ئەوەی زیادەکانی دێ ببڕن و ئەوەی لە ئیسفادەی خۆیانە بڵاویکەنەوەە ئەی بۆ ئەوە باس ناکەن باشە فەرمونون نەوەی نوێ لەسەر چه ئەساسێک هاوسەری ئەمانەی داناکە لە بەغدادن کاتی خۆی بە مەرجێک ئیمزایان کردواز لە موچەکەی هەرێمی کوردستان بێنن کە هاوسەرەکانیان لە بەغداد بکرێ بە ئەندامی پەرلەمان فراکسیۆنەکەیان بۆ ئینشقاقی تێکەوت ئێستا کە هاتوون لێرە نەیکەن بە منەت بەسەر خەڵکەوە ئەمە منەت نییە لێرە تۆ بڵێ موچەوە ناگرمیان دەست لە کارە کێشمەوە تۆ بەدیلی ئەوەی کە ئیمزات کردووە موچەی خانەنشینی لێرە ڕەتکەیتەوە لە بەغدا هاوسەرەکەت بۆ دانراوە باشە ئەی بۆ باسی ئەمەی خۆیان ناکەن ئەی بۆ باسی ئەمەی خۆیان ناکەن یەکێکیان وتبووی من دەست ناکێشمەوە لەبەرەوەی ئێوە هاوسەرتان هاوسەرەکانتان لە بەغدایە من چی وتبوویان ئێمە هاوکاریت ئەەکەین لەکوێ هاوکاریتەکە لەکوێ هاوکاریەکەی پارەکەی ئێرە هی میلەتە بەسەوەی هی بەغدا هی فەرهودە نە ئەشتیوان یە پارە لێرە و لە بەغدایش یەک پارەیە و هەمووی هی میلەتە و ئێمە بووین پێشتر داوامان کردووە کە موچەی خەڵک زیاد بکرێ
باشە ئێمە نەبووین مزایدە بکەین لە ڕوویەکەوە قسەیەکی کە بکەین و لە ڕوویەکی کەشەوە قسەیەکی کە بکەین لەبەرەوە ئەگەر خوایەکێکی گەورە کرد بە بەندە بچووک ناکرێتەوە من بە مزایدەی ئەوان بچووک نابمەوە تەحەداکەم با فەرمونون ئەوان کامیان خۆیان بە خەباتگێڕ و شۆڕشگێ ڕەزانێ لە سەرۆکەکەیان هەتاوەکوونەی بچووکەکەیان فەرموو لە کەناڵێکی وەکوێەوە دانیشین ئەوەی من لە تەمەنی پێشمەرگایەتی ما کردومە باشە با ئەوان کردبێتیان من بەو هەموو خەباتەوە تا ئێسش عیبم لێ نایڵم کرێچیم بەڵام سەرۆکەکەی ئەوان نیوەی سلێمانی وەرگرت لە ڕێی کێوە وەریگرتووە چۆنی وەرگرت سەرچاوی ئەم هەموو پارەیە لەکوێیە ئەم پارانە کێ ئەیداتێ وە چۆنی هێنا باشە سەرۆکەکەی ئەوان وێلا و شوقە بە هەدیەدا بە خەڵک لەکوێ هێنا بۆ ئەمەش مڵکی میلەت نییە سەرۆکەکەی ئەوان معاملە بە دەنگی خەڵکەوە ئەکا بۆ ئەمە معاملەکردن نییە بە میلەتەوە لەبەرەوە ناکرێت تۆ دەرزی لە چاوی خەڵک بینی سوژن لە چاوی تۆ ئەوت نەوتانەبێت کە درێژکردنەوە بۆ موچەیە من ئەگەر ئەوە وتبێ بەرنامەکە هەیە ئەو خەڵکە حەقێتی چی بەرامبەر بە منەڵێ باشە بەس من وتومە ناکرێ بە بێموچە کێ توانێ بێ بێموچە کارکە ئێستا و خەڵکە داوا بۆچی داواکە دابمەزرێ لەبەر چییە بۆ موچەیە وایە من و تۆ بۆ چی کارەکەین بۆ موچەیە باشە خۆ من ئەویەت ئیدعا کاڵێ وەڵام من ئەکشێمەوە لە پەرلەمان و هین خانە نشینی وەرناگرم من ئەفسەرێک بووم بەیانی بشکشێمەوە موچەکەی خۆمم هەر هەیە بەڵام ئایا ئێستا ئەکرێ من لە پەرلەمان بم موچەیەوێ وەرگرم یان موچەی ئەم لای شو ئەو لای شوەرگرم لەبەرەوە یعنی هەندێک شتەیە و کۆڵێم پەچی درۆبەری کورتە من بە قسەیەوان بچووک نابمەوە ئەو بابەتە بێزاری کردویت مەسەلەن ئەو ئەسڵەن بە خەیاڵمانایە من پێت هەڵێم خەڵکێک ئەگەر بە دڵسۆزانە ڕخنەیەکی دڵسۆزانەی گرت بێ ڕخنەکەی سەرسەر و سەرچاوم حەقی خۆشێتی من حەقەدەم بە هەموو خەڵک ئەم حکومەتە ئێستا حەقی ئەوە بوو کە ئەوانەی کە لە زانکۆکان و لە پەیمانگاکان تەخەڕوژەکەن ئەوانەی سنیان ئەچێتە سەروی 18 ساڵەوە هەمووی دابمەزراندایە باشە ئێمە بێدەنگیش نەبووین و قسەشمان لەسەر کردووە ئێمە لە ناو پەرلەمان لە هۆڵادانە نیشتوین هاوار بکەین و دەرگای وەزارەتەکان نەزانین ئێمە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان هەر کێشەیەکی هاوڵاتی لە هەر چین و توێژێک بێ لە هەر سێکتەرێکی حکومڕانی بێ پێمان گەیشت بێ ڕاستەوخۆ چوین لەگەڵ وەزیری پەیوەندیدارە قسەمان کردووە داوامان لێ کردووە کە ئەم کێشەیە بۆچی چارەسەری نییە باشە ئەوەمان نەکردووە کە بێین لەگەڵ شوانە شیر بخۆین و لەگەڵ گورگامەڕ بخۆین وەکوتم ئەمانە دەرکەوت کە کۆمەڵێک کەسن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان نەک بۆ بەرژەوەندی میلەت ئەگەر ئەوان ڕاست ئەەکەن ڕاستگۆن ئەگەر ئەوان بۆ میلەتیەکەن ئەو پارەیەی لە لای کۆمپانیای نالیایە پارەی قەرزە تا ئێستا ڕۆژێ لە ڕۆژان بڵێن ئێمە لەگەڵ حکومت لە پەرلەمان داوامان کرد حکومت قەرزەکان وەرگێتەوە یان خۆیان دەست پێشخەریان کردبێ ئەوان پارەیان لە هاوڵاتی سند بە فێڵی یاسایی باشە ئێستا پارەی هاوڵاتیان نادەنەوە بۆ ئەگەر ئەوەی من خراپە یان ئەوەی ئەوان خراپە لەبەرەوە وەکوڵێ ئەوە مادەکەی ئەوان لەسەر ئەوە دروست بوون ئەوە ئەگەر بێت و بەو ئەوانەی کە دیفاعکەن کە تەبەری پەرلەمان درێژ نەکرێتەوە بەو میکانزمانی پێشوو هەڵبژاردن بکرێت چی ڕۆئەدا لە هەرێمی کوردستان ئەگەر بە میکانزمی پێشوو لە کاتی خۆی هەڵبژاردن بەزانی چی ڕۆداتەوە هەرەوە ڕۆداتەوە دیسان لەوانەیە ئەمجارە کورسەکانیشیان کەم بکە دیسان هاوارەکەنەوە ئەڵێن تەزویر کرا و دنیات لێ تێگەێنن باشە دیسان هاوارەکەنەوە ئەڵێن خودوقات کرا یەکێتی لەکوێ ترساوە باشە ئەمەوە بە پرسیارێکی لەسەری بۆستی بەڕاستی ئەو خروقاتانە ئەوە کۆڵی ناومێ دەکرد ئەگەر بەم بە میکانزمال بژاردن من پێت ئەڵێم هەمان نەتائیج دەرەچوویەوە ئێمە نابێت لە بیرمان چیە یعنی ئەڵێم درێژکردنەوەی خولی پەرلەمان خەریکە ئەبێ بە یعنی کللتور خەریکە تێگەی ئەبێ بە عورف ئێمە ئەوەی کە داوامان کردووە ئەبێ لە هەرێمی کوردستانە ئیتر چی دیکە چاوەڕێ نەکەینەوە تا خەڵک لێ هەڵێ لە 30 ساڵی حکومڕانیا چی کراوە باشە ئێمە ئەگەر ئێستا خاڵێکمان نەبێ بۆ دەستپێکردنیەوە کە دیموکراتیت لە هەرێمی کوردستانە بخەینە سەر سکەوە خەڵک متمانەی بەوە هەبێ دەنگەکەی جێی خۆی ئەگرێ باشە ئەگەر ئێستا ئێمە ئەمە نەکەین بە هەمان شێوە خولی داهات و هەمان گلەیی ئەم خولەی ئێستا بێ ئەویش تەسلیمی خولی دوای ئەویەکە تەمەنی ئینسانەکان چییە؟ باشە گەنجێک ئەگەر لەنەوە یەک و لەنەوە دووە لەدایک بوو بێ خۆدە بابەتە ساڵێکی تۆ لێرە وەکوێتی بانکرا پەرلەمانتارێکی شێتیت
بەڵام مەسەلەن بۆ هێزولانە سیاسەکانی تریش ئەو قسەی وترێ بەڵام ئێوە ئامادە نەبوون وەکو حەزب بچنە ناو پرۆسیال بژاردنەوە نەتانتوانی ڕوبەڕووی خەڵک ببنەوە بۆیە دەستان شل کردو بۆی تەمەنی پەرلەمان درێژکرێتەوە ئێوە کێشێتی لە بژار نەترسن یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر تەنها بیر لەوە بکاتەوە باشە یەکێتی نیشتمانی کوردستان پێم وایە پێویستی بە کەسێکی کە نابێ بێژگە لە کەسوکاری شەید و پێشمەرگە و ئەنفال و زیندانی سیاسی بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان دروست بووە و لەسەر ئەم بابەتەش باجی زۆری داوە هەر لە سەرەتای شۆڕش و هەر لە سەرەتای حکومڕانیش لەبەرەوە نەترساوین بەلایشمانەوە زۆر ئاسایی بووە دیموکراتی بە مانای ئەوەی کە تۆ قبوڵی ڕای زۆری نەبکەی بەڵام ڕای زۆرینەیەک کە وەکوڵێم بەڕاستی و ڕاستگۆیانە هاتبێ ڕای زۆرینەیەک ناکە تۆ کاتێک خۆت دۆڕای هاوارت لێ هەڵسێ بەڵام کاتێک کە بزانی لایەنی بەرامبەرت بەقوتە بە هەمان شێوە هاوارت لێڵسێ ئەمە سیاسەتێکی دووفاقەیە و ئەگەر ئەوان پێیان خۆشە بەو شێوەیە هەرێمی کوردستان بڕوات لەوانەیە ئەوان مانوو نەبن و ئەوان هات بێت نەسەر حازری بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان مانوو بووە بە وەزعەوە و یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر خۆشی حکومڕان نەبێ حکومڕان بداتە دەست کەسێکی دادپەروەر کەسێکی عادل کەسێکی پاشەڵپاک بەلایەوە زۆر شتێکی ئاساییە بێ زۆر باش کاک جەلال ئێوە 12 دابی پەرلەمان بوون بەشێک لە هاوڕێکانت خۆیان لەناو پەرلەمان ئەم واژیان نەکردووە و هەمیش ڕخنە لە بەڕێز و لە هاوڕەکانی شش هاوڕەکەی تر تەگرن بۆچی ئێوە بوون بە دوو گروپ بەداخەوە دیارە ئەمە وەکو وتمان ئێمە پێشووتر کە نەمانە خواست ڕووبا کە ڕوویدا ژواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەی کرد کە مرکزی قەراری بزوتنەوەی گۆڕانە و ئەوان فراکسیۆنەکەیان ڕاستپارت کە لە بەرچاوگرتنی بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان و پاراستنی مؤسساتەکانی هەرێمی کوردستان و لە پێناو هەڵبژاردنێکی شەفاف و گونجاوە ئێمە چۆنەڵی هاوشانی لایەنەکانی تر لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ ماوەیەکی کەم ساڵێک کەمتر ئێمە تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە و ئێمە ئەو حوت ئەندامی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان تەنیا و تەنیا ئیلتیزاممان بە قەراری بزوتنەوەی گۆڕانەوە کردووە و من پێم وایە ئینسان یەکێک لە بنەمە ئەساسیەکانی مرۆڤبوونی وەفایە من لە فراکسیۆنێک لە حزبێکەوە هاتووم کە دەبێت لایەنی کە وەفام بۆ قەراراتی ئەو حزبە هەبێ ئەگەر خوا نەخواستە قەرارەکە غەڵەتیش بێ ماماکان چونکە من قەناعەتم پێ هەیە کە قەرارەکەش قەرارێکی تەندروستە بۆ ئێستای واقعی کوردستان و بە لەبەرچاوکردنی بارودۆخەکە بەڵام بەداخەوە ئەوەی کە من پێم وایە نامۆیە ئەوەیە کە ئەندامێکی پەرلەمان لە دەرەوەی چۆنەڵی چوارچێوەی حزبەکەی کە خۆی لەو حزبەوە هاتووە ئەگەر ئەساسن قەناعەتت بەو حزبە نەبووە تۆ بۆ لە ناو حزبە خۆت هەڵبژاردووە یان لایەنی کەم بۆ دەستبەرداری کورسیەکەت نابی بڵێ کاکە من باوەڕم بەم حزبە نەماوە ئەم کورسیەش لە لیستی لەو حزبەوە هێناومە دەستبەرداری ئەو کورسیە ئەبوو با کەسێکی تر بێتە جێگەوە من شێوازێکی تر لە خەبات یا حزبێکی تر لە خەبات هەڵەبژێرم بەڵام بەداخەوە من پێم وایە ئەوەی کە نامۆیە و کە دەبێت کۆمەلگا بە نامۆی ببینێ ئەوەیە کە ئیلتیزام بە حزبەکەی ناکەوە ئەلتیزام بێوفابوون بەرامبەر بەو ڕێبازە وەڵی من حەز ناکەم وشەیەکی زبریان بەرامبەر بەکاربێنم چونکە ئەوان هەم زەمیلی من بوونەوە ئێستاوە بۆ ئایندەش من تەمەناکەم ینی کۆمەڵانی خەڵکی کوردستان بڕیار بن کە مانای چییە تۆ لە حزبێ کاتبێتی دواتر ئیلتیزام بە قەرارات و بڕیاری ئەو حزبە نەکی و ئەگەر لە حاڵەکەوا گریمان ئەوەی کە ئیدعای بۆکری ئەو حزبە لەسەر سکەی خۆی لایا و چی کردو و چی کردو ئەگەر ئەمە وا بێ باشە لە ژەوترێ کاک جەلال بۆی بۆ جەنابەت ڕوون بێ ینی ڕەنگە بە جەنابیش گەشت پێوترێ خۆزگە ئەو بزوتنەوەی گۆڕانی ئێستا ناوی خۆی ئەگۆڕی چکە لە تەواوی بنەماکانی گۆڕان دابڕاوە من لەگەڵ ڕێزم بۆ جەنابی دکتۆر یوسف کە سەرۆکی پەرلەمانی پێشوو بووە کە ئەو قسەی کردووە نامەوێت من تەنیامەوێت لە یەک شتەوە دەست پێ بکەم کە یەک جملەیم گوێ لێ بوو زۆر لام سیر بوو کە جەنابی پێشتر سەرۆکی پەرلەمان بوو بێ لەوە تێ نەگەشت بێ ئەڵێ بەداخەوە ئەوەی ئازاری دام ئەندامێکی فراکسیۆنی گۆڕان راپۆرتەکەی خوێندوێتەوە وەکو وا بێ ئەو لە شوێنێکی ترەوە هاتبێ و زۆر بێ ئاگا بێ لەوەی کە بەڕێزیان
من ئەندامی دەستەی سەرۆکایەتی لیژنەی یاساییم و دەستەی سەرۆکایەتی پێکاتووە لە 3 کەس و پێشنیازە یاساکان بە 3 فلتەراڕوا خوێندنەوەی یەکەم، خوێندنەوەی دووەم، خوێندنەوەی سێم و هەر لە سەرەتای کاری پەرلەمانیمانەوە هەموو پێشنیازە یاسایە کە لەگەڵی بینیا لەگەڵی نەبین خوێندنەوەیەک منەی خوێنمەوە، خوێندنەوەیەک هاوڕێیەکی ترم لە فراکسیۆنی یەکێتی و خوێندنەوەیەک هاوڕێیەکی تر لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و ئەم پێشنیازە یاسا دوو خوێندنەوەی بۆ کراوە. خوێندنەوەی یەکەم هاوڕێم کاک عەباس لە فراکسیۆنی یەکێتی خوێندێتەوە، خوێندنەوەی دووەم من خوێندومەتەوە، خوێندنەوەی سێیەم کاک بژار لە فراکسیۆنی پارتی دیموکراتی و ڕئیسی لیژنەی قانونی ئەی خوێنێتەوە و ئەمە تەوزیعی ئەدوارە بەپێی ئەو مەقعدەی من هەمە یا من دەبێ ئیستیقالە بکەم لەو شوێنە نەبم یا دەبێ بیخوێنمەوە. من یاسای توندوتیژی خێزانی ئیمزام نەکرد لەگەڵی نەبووم بەڵام خوێندمەوە چونکە وەزیفەکەی من ئیشەکەی من لە دەستەی سەرۆکایەتی ئەوەیە کە بیخوێنمەوە بەڵام کێ لەگەڵێتی کێ لەگەڵینی ئەوە بابەتێکی ترە. ینی زۆر لام سیر بوو کاتێک بینیم جەنابیان چەند ساڵ سەرۆکی پەرلەمان بوو بێت یان لەوە تێنەگەیشتووە بێ ئاگایە لەوەی کە من ئەندامی دەستەی سەرۆکایەتی لیژنەی یاساییم یاخود ئەوێ پێم سەیرە عقلێتێکی وای هەبێ بیەوێ خرتوکەی مەشارع عەتفی خەڵک بدات بێت بە خرتوکەی عەتفی خەڵک بیەوێ خۆی جارێکی تر بێنێتەوە کاری سیاسی لە کاتێکە ئەو لە نامەوێ بەو زمانە بیڵێم بڵێم لە مستەوایەکی خوار بەڵام لە پێگەیەکی با بڵین زۆر گەورە نەبوو پێش بزوتنەوەی گۆڕان. بزوتنەوەی گۆڕان هێنای کردی بە سەرۆکی پەرلەمان و بە هەموو دنیای ناسان با بڵین بە گۆڕانە هەمان ئەو گۆڕانەیە کاک جەلال لا ئێوە گۆڕانەوانە گۆڕانێکە ئەو بەڕێزانی تیا بووە. من پێم وایە بزوتنەوەی گۆڕان ڕاستە ڕەنگە کەم و کورتی و هەموو حزبێکی سیاسی بە نشێ و هەورازا تێ ئەپەڕێوە گرفت و ئاستەنگی دێتە بەردەست بە تایبەت ئێمە کە ڕەوانشاد نەوشیروان مستەفا کە کەسێکی کاریگەری سەر ساحەی سیاسی کۆی کوردستان و عێراق بوو کە چۆنەڵی ئەو ساحەی بزوتنەوەی گۆڕانی بەجێهێشتۆ بە تەکید کەلێنێکی گەورەی دروست کردووە کە ڕەنگە قورس بێ بە ئێمەمانان پڕ بکرێتەوە هەتا فترەیەکی زۆر بەڵام لایەنی کە موەفا ئەوەیە کە لەگەڵ بزوتنەوەکە بمێنیتەوە و شان دەیتە بەر کەم و کورتیەکانی نەک لەو کاتەی بزوتنەوەی گۆڕان بەرزی کردیتەوە بۆ سەرۆکی پەرلەمان کە دنیایە خەڵکی سیاسی گەورەتر و باشتر و عاقڵتر و زیرەکتر و نەزیهتر لە تۆ هەبوو بشیاو بێ بۆ سەرۆکی پەرلەمان ئەو کاتە بزوتنەوەی گۆڕانت پێ باش بێ و پێدوا بێ بزوتنەوەی گۆڕان کارێکی باشی کردووە کە من وایە بینم یەکێک لە سەبەبە ئەساسیەکان خودی قەراری غەڵەتی ئەو بەڕێزە بوو کە لە هەنگاوەکانی ڕابردووی ئەنجامی داوای کرد کە بزوتنەوەی گۆڕان بەم ڕۆژە بگەێنێ بەڵام ئێستا کە بزوتنەوەی گۆڕان تووشی هەندێک ئاستەنگ بووە خۆتی لێ بێبەری کەیت و بتەوێت لە ڕێگەی خەتێکی تری سیاسیەوە جارێکی تر بیتەوە ناوکایی سیاسی کە من دڵنیام قەت ئەو بەختەی نابێت کە بزوتنەوەی گۆڕان و دەنگدەری بزوتنەوەی گۆڕان بۆی کرد یعنی تەمەنام ناکرد گوێم لەوە بێ لایەنی کەم بە ئاگا بێ لە کاری پەرلەمانی چونکە سەرۆکی پەرلەمان بوو و من بڕیاردەری لیژنەی یاسایم دەبێ یەکێ خوێندنەوەکان بخوێنمەوە یعنی ئەگەر ئەو ڕۆژەش من خوێندنەوەی دووەمم نەخوێند بە دەبوو یەکشە من خوێندنەوەی سێم بخوێنمەوە کە خوێندنەوەی دەنگدانە یعنی ئەوە چ تاوانێکە ئیتر من لەگەڵسی مەوزوعەکەی ئەو پێنج هاوڕێی ناو فراکسیۆنەکەی پێشتر کە ئێستاڵم پەیوەندیمان بە گۆڕانەوە نەماوە ئەو پێنج هاوڕێت و فراکسیۆنەکانی تر کە ڕەتی درێژکردنەوەی ماوەی پەرلەمانەکەەوە وات چاوەڕوانەکرێک شەمە تر جەدەلێکی گەرموگوڕی لێ دروست بێت واقع پێشبینی کراوە بەڵام ئەگەر بەو میکانزمە ینی ئەوەی ئەوان داوایکە لە کاتی خۆی بکرایە چ خەلەلێک دروستە بوو ئێمە زۆر تەکید لەوە ئەکەینەوە کە ئینتیخابات خۆزگە تەمەنامانە کرد لە کاتی خۆی ئەنجام باە بدرایە و تەمەنامانە کرد وەکو پرینسپێکی ئەساسی لای بزوتنەوەی گۆڕان کە 4 ساڵ جارێک ئینتیخابات ئەنجام بدرێ بەڵام کەوتوینەتە دۆخێکەوە دۆخێکی ناچاریە یعنی کە کەوتوینەتە ئەو دۆخەوە بە ناچاری دەبێت تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە بۆ فترەیە کە تیایدا ئینتیخاباتێکی پاک و نەزیه ئەنجام بدێ و دوو من پرسیار لە بەڕێز دەکەم ئێستا بەم قانونەی ئێستا کە ژماردنی دەنگەکان و ئەوە یەدەویەواتە بەدەست ئەژمێردرێ کە ئیلکترۆنی نییە کە لە ڕابردووە زۆربەی گلەیی لەم شێوازی دەستیە هەبووە کە لە دەنگدانا کە فۆرمەکان پڕەکرێتەوە کە مردوو دەنگی بۆ ئەیرێ ئەوانە بەم شێوازە بچینەوە ئینتیخابات من زۆر دڵنیاتەکەم ئێستا ئەگەر سبە ئینتیخابات ئەنجام بدرێ
زۆرینەی پەرلەمانی کوردستان ڕەنگە جیاب چۆنەڵی فەرقێکی کەم هەبێ بەڵام زۆرینەی لای پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ من پێم سەیرە ئەو برادرانە وا بەم شێوازە ئەکرێ ئێمە لەگەڵ مەبادی ئەساسی دیموکراسین کە ئینتیخابات 4 ساڵ جارێ ئەنجام درێ بەڵام دڵنیات کەم ئەنجامیش بدرێ پەرلەمانێکی وەکو ئەم پەرلەمانە درێژەکەی دروسە بێ و نامانەوێ ئەمە بکەین تەمەنی پەرلەمان داواکاری مزایدەیەەکە من حتمما بەشێک لەم هەنگاوانە بە هەنگاوی مزایدە ئەبینم و بەوەی ئەبینم کە چەندێک لەو برادرانە ئەیانەوێ لیستێکیان هەبێ بۆ ئینتیخاباتی داهاتوو و حەقیشیان پێدەم کە پروپاگەندە بکەن لە ئێستاوە و جۆرێک لە منافەسەی سیاسی دروستکەن و کار لەسەر عەتفی خەڵک بکەن بۆی دەنگ بێنن لە ئایندەدا بەڵام ئەوەی لای من سەیرە ئەوەیە کە تەئکید دەکەمەوە هەر بە ڕێزێک بزوتنەوەی گۆڕانی پێ خراپە چۆتە دەرەوەی بزوتنەوەی گۆڕان ڕێزلێگیرا و سوپاسی ئەو فترەیەکین کە خزمەتی کردووە لە بزوتنەوەی گۆڕان بەڵام لایەنی کەم ئەو برادرانی کە پێیان وایە ئەوان بە ڕێگەی بزوتنەوەی گۆڕان ئەو کورسیانیان بەدەستێناوە لایەنی کەم دەکرێت کورسەکان بۆ بزوتنەوەی گۆڕان جێبێڵن و هەر فراکسیۆنێکی تریش من پێم وایە لەگەڵ ئەوەیە کە تەمەنی پەرلەمان ناشەرعیە کە درێژکرێتەوە لایەنی کەم دەکرێت پەرلەمانی کوردستان بەجێ بێڵێ و لە دەرەوە کاری سیاسی خۆی ئەنجام بدا لۆبی بکا بۆ ئەوەی جارێکی تر ئەم میکانزمانە دووبارە نەبێتەوە کە ئێمەش ئەساسن لەگەڵ نین بەڵام کە کەوتوینەتە دۆخەکەەوە شانە دەینە بەری لەگەڵ ئەبین بۆەوەی لایەنی کەم بۆ 4 ساڵی ئایندە زمانی ئەوە بکەین کە هەڵبژاردنیەکی خاوێن و پاک و بێگەردن جامەری زۆر باشە کاک باڵام بوو وەکوی لە کاک جەلالم پرسی دووشەمە ئێوە ئەکەونە بە ڕەحمەتی سوشال میدیا لە ئێستاوە پێتان ئەڵێن ئێوە تەمەنی پەرلەمانتان درێژ کردەوە چی بە خەڵکی کوردستان ئەڵێن ئەو زەنی خۆی خەڵک مافی خۆیەتی بپرسێ بڵێ تەمەنی پەرلەمان بۆ درێژکرایەوە بەڵام سەبەب هەیە خەڵگە بۆ پێشتر مەسەلەن نەگەشتن ئەزانی چۆنە سەیرکە ئێمە پێشتر نابێت لە بیرمان بچێ ئەخر زۆر پرسیارەکرێ خەڵک حەجمێکی زۆر لە ڕادە بە دەری بە هەرێمی کوردستان داوە تۆ هەرێمی کوردستان پارچێکی لە عێراق و سەرجەم کێشەکانت پەیوەستە بە حکومەتی ناوەندیەوە زۆر بابەت هەیە کە چارەسەر و یەکلاکردنەوەی لەوەیە ئێمە ئەزانین ئەوە ساڵێکە ئێمە لە ناوەند نەمانتوانیەوە بکەوین نەڕێککەوتن بۆ پێکهێنانی حکومەت و دیاریکردنی سەرۆکی کۆمار ێ باشە تۆ لە دەرەوە نەتوانی لە دەرەوەی هەرێم نەتوانی ڕێککەوتنێک سازانێکی لایەنە کوردیەکان بکەی لە ناوخوا چۆن نەتوانی حکومڕانێکی تەندروست بکەی لەبەرەوە یعنی هەندێک بابەت هەیە ئەمری واقعە تۆ دەسەڵاتت نییە یەت بەردەرگات ئەگرێ ئەم مەوزوعە هەمومان خۆزگامانە خواست و هەمومان پێمان وابوو کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ بەس کێشەکان وا دروست بووە نەک لێرە لە ناوەندیش تۆ هەمان کێشت هەیە باشە ئەم کێشانە ئەگەر چارەسەر ببووایە پێم وابوو ناگەیشتینە ئەم ڕۆژە ینی کێشەی ناوەند یەکلا ببوایەتەوە لە هەرێمی کوردستان ئێمە ناگەیشتینە ئەم ڕۆژە بەڵام بەداخەوە لەوێ نەگەیشت بەڵام سیر لەوایە ئەوانەی کە لێرە شین ئەەکەن وازانن بەس مافی کورد لە هەرێمی کوردستانە بە پێچەوانەوە تۆ مافە دەستوری و یاساییەکانت هەمووی لە ناوەندا دا ئەو شینە لێرە ئەیکەی لە ناوەندیش بیکە چونکە تۆ ئەگەر توانیت لە ناوەند مافە یاسایی و دەستوریەکان بۆ خەڵک بەدەستبێنی خۆی ڕاستەوخۆ لێرەش کێشەکانت چارەسەرە بێ و خەڵک مافەکانی خۆی وەرئەگرێتەوە کاتێک کە موچە نادرێ کێشەکەت چییە تۆ کێشەکەت لەگەڵ ناوەندە کاتێک بوجە نایەتە پەرلەمانی کوردستانەوە کێشەکەت چییە تۆ کێشەکەت لەگەڵ ناوەندە کاتێک ناوچە جێناکۆکەکان چارەسەر ناکرێت کێشەکەت لەگەڵ ناوەندە بە سەیرە خەڵک لێرە زۆر جوان قسەزانێ بە کەس چوونە دەرەوەی هەرێم قسەیان لەبیرەچێتەوە دوایەوە هەر کەسێک بڵێ من لە درێژکردنەوەی پەرلەمان ناڕازیم ناڕاست گۆیە باشە ناڕاست گۆیە یان ئەبێ لەگەڵبی یان ئەبێ لەگەڵ نەبی باشە لەگەڵ نیت کاکە فەرموو خۆ کەس بە زۆر نەی هێڵاویتەوە و ناشکرێت تێگەی بڵێ وەڵا من لەگەڵ نیم یعنی دەنگی پێ نادەم بەڵام یعنی داش بنیشی بە دیار نەتیجەی ئەوەوە چونکە ئێستا وەڵێ من بۆ خۆم لە لای خەڵک خراپ بکەم دەنگی پێ نادەم یەکێتی و پارتی و گۆڕان خۆیان تازەیەکەنەوە منیش لەوێ ماوم ئەگەر پێم وایە بەوە بێ دەست دەکات بچێشتنەوە من ئەڵێم ئەگەر من شخصی من بم شخصی من
بگەمە ئەو قەناعەتە و نەشم زانایە کە کێشەکان دروستکراوی تەنها حیزبولایەنی ئێرە نیە، یعنی کێشەکان کێشەیە کە تۆ وەکوڵێم ئەمری واقعی ئەو تووشت بووە بە دڵنیایەوە دەستیشمە کێشایەوە ئەشگەڕامەوە سەر کارەکەی پێشووی خۆم، بەڵام ئەگەر ئەوان پێیان وایە ئەمە یەکێتی و پارتی ئەوها بەو شێوەیەکەن بۆچی لەگەڵ نابی بەڵام ئامادەشی بمێنیتەوە ئەگەر پەرلەمانتارێک لەگەڵ نەبێ و دەنجی بۆ نەدات و دەست لە کار نەشێشێتەوە چی پێڵێ ئەوە ئاسیت کە من پێتەڵێم ئەوە خۆی ئەبێ محاسبەی ویژدانی خۆی بکە، خۆی ئەبێ بڵێ کە من لەگەڵ ماوەی درێژکردنەوەکەیانیم ئەی ئیتر بۆ بمێنمەوە شەرعێت بەمانە بدەم با خەڵک ئەو کاتە دەستخۆشی لە ئەوان بکە و بڵێ کاکە ئەمانە بە ناشەرعی تەمەنی ئەم پەرلەمانەیە درێژ کردوتەوە و دوایەوە نازانم هەندێک فتووە ئەدرێ ئەم فتوایانە لەکوێوە سەرچاوەگرێ کەسی نەکە وەڵا نازانم ئەم پەرلەمانە کابراوتی ئەبێ بە ناقانونی و ئەبێ بە نازانم حکومەتە بێ بە ناقانونی و چی باش ئەوەی ئەمە پەرلەمانمان هەڵوەشاندەوە هەموو سێکتەرەکانی حکومڕانیت لێرە هەڵەوەشێتەوە باشە ئایا تۆ کە پەرلەمانیش هەڵوەشاندەوە و کاتە چۆن کۆمیسیۆن کاراکەیتەوە ئەگەر کۆمیسیۆنیشت نەبوو ئەو کاتە چۆن جارێکی کە دووبارە هەڵبژار نەکەیتەوە کەواتە ئەوەی کە ئێستا پێی وایە و ئەوێ پەرلەمان لەم حاڵەتە هەڵوەشێنێتەوە بەبێ ئەوەی کۆمیسیۆنی کارا کرد بێتەوە پێی خۆشە لە ئاوی لێڵ مەلە بکە دۆخی هەرێمی کوردستانیش وەکو دۆخی بەغدای لێبێ نە حکومەتمان هەبێ ئێستا حکومەتمان هەیە چارەسەری کێشەکان نەکراوە خەڵک هەمووی لە نەهامەتیاژی ئەیوەرە ئەگەر حکومەتەکەشت حکومەتێکی کار بەڕێکەروێ ئەو کاتە دۆخەکە زۆر خراپترە بێ لەبەرەوە ئەبێ بە هەستکردن بە مەسئولیەتەوە من بە هیوام ئێمە بتوانین بە هەستکردن بە مەسئولیەتەوە لەو ماوەی کە خولی پەرلەمان درێژەکرێتەوە ئەم کێشانە چارەسەر بکەین بۆ ئەوەی درێژکردنەوەی خولی پەرلەمان ئیتر نەبێ بە عورف و ئیتر خەڵک متمانە بە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکە و ئەو لایەنانەشی کە بۆ مزایدە هەندێک قسەکەن ڕێگەیان لێ بگیری و مزایدەکانیان لێ قەتع بکرێت کە تۆ دیموکراتیک و دادپەروێرێکی باشە بوو پێم وایە کەس ناتوانێت مزایدەت بەسەرەوە بکە. سپاس کاک باڵام بۆ کاک جەلال دوا سەرنجی بەڕێستان کاک جەلال بەڵێ کاک جەلال فەرموو دوا سەرنجی بەڕێستان بە تەکید هاوڕای بەشێکی زۆر لە قسەکانی کاک باڵام بۆم لەسەر ئەوەی کە ئێمە بەداخەوە کەوتینە ئەو دۆخە دوو اختیارەیە ئەوەیە دەبێ شان بینە بەر درێژکردنەوە و لەگەڵ بین یا ئەوەیە دەبێت ئەوەی کە پەرلەمانەکە ناشەرعی و ناقانونیە و وەسفەکرێ لایەنی کەم لەو پەرلەمانە بینە دەرەوە و من تەمە ناکەم بۆ ئەوەی ئەم عورفە زۆر دووبارە نەبێتەوە بەشێک لەو برادرانە لە پەرلەمانی کوردستان بێنە دەرەوە بۆی هەر زەختێک لەسەر هێز و لایەنە سیاسەکانی ناوی پەرلەمان دروستکەن لایەنی کەم لە فترەیەکی زووە ئینتیخابات ئەنجام بدرێت بۆیە بەدیدی من کوردەڵێ گۆشت ناخۆم گۆشتاوەکەی خۆم لەگەڵ نیم درێژکرێتەوە بەڵام لەگەڵم موچەوەرگرم و لە ناو پەرلەمان بمێنمەوە ئەمە ڕێکارێکی جۆرێک لە دوو فاقیە لە قسەکردن و لە خیتابی سیاسی ڕوون ئەوەیە یا لەگەڵی شان بیتە ژێری یا لەگەڵی نیت پەرلەمان بەجێبێڵی. سوپاس بۆ بەڕێز جەلال محەممەد بڕیاردەری لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان. سوپاس بۆ بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ئەوڵماندا لەگەڵ پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنیش قسە بکەین و بێن لە بەرنامەکە بەشدار بن بەڵام بەشێکی زۆریان وەڵامی پەیوەندەکانیان نەدا بە هیوایەوە ئەوەین کە لە ڕۆژانی داهاتوودا لە بەرنامەکانی تر گفتوگۆ لەگەڵەوانش بکەین ڕەهەند پێشکەشکرایەوەش هەموو لە ئەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانە.